لەگەڵ هێرشی چەکدارانی داعش بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان کۆمەڵگەی نێودەوڵەتی کاردانەوەی بەرامبەر بە هێرشی ئەو چەکدارانە نیشاندا و هێزی هاوپەیمانان بە فڕۆکە جەنگیەکان هێرشی خۆیان بۆ سەر چەکدارانی داعش دەست پێکرد. کاردانەوەکانی وڵاتان هاندەرێک بوون بۆ ئەوەی خەڵکی بیانی ڕوو بکاتە ناو هێزەکانی پێشمەرگە. ئەوان وەکو ژمارە من پێ ناڵم ژمارەیان چەنە، بەڵام ژمارەکەیان کەم نییە. وەکو خۆیان هاتوون بۆ ئێرە بە خۆبەخشی و بە خۆشیان لەم پێشمەرگە پیان خۆش نیە، هەندێک جا پیان بڵێ خۆبەخش جنگاورن بۆ شەڕ هاتوون، ینی ئەوە نییە بڵێ هاتبن و هەندێکیان لە ڕووی تەدریبی و لە ڕووی تەکتیکوانەوە زۆر سوودیان لێوەرەگرین و هەندێک جاریش لە ڕووی مناقەشەکردنەوەنەوە سیرەکەین کە زانیاری زۆر باشی سەربازیان پێ هەم بە هەمان شێوە سوودمان پێگەن. شەڕی داعش لە هەرێمی کوردستان بەتەنیا لەسەر وەزارەتی پێشمەرگە نەبووە و زۆر کەس بە شێوەی خۆبەخشیان لە پارچەکانی تری کوردستانەوە بەشداری شەڕی داعشیان کردووە کە نمونەوی هێزانە هێزەکانی هەپەگە و پارتی ئازادی کوردستان بووە. بەڵام چەکدارە بیانیەکان بە هەزاران کیلۆمەتریان بڕیوە هەتا پاڵپشتی لە هێزەکانی پێشمەرگە بکەن و دەڵێن بە پشتگیریان لە هێزەکانی پێشمەرگە پاڵپشتی لە پرۆسەی دیموکراسی دەکەن. من بۆ یارمەتی هاتووم هەتا شەڕی داعش بکەم. من نەبۆ پارە هاتووم و نەبۆ سیاسەتکردن. کەسێکی سیاسی نیم و تەنیا هاتووم یارمەتی هێزەکانی پێشمەرگە بدەم. ڕەنگە من ئەمریکی بم، بەڵام لە ئێستادا خۆم بە پێشمەرگە دەزانم. ژمارەی تەواوی ئەو چەکدارە بیانیانە لە ناوی هێزەکانی پێشمەرگەدا دیار نین، چونکە وەزارەتی پێشمەرگە بە فەرمی ئەوانی وەرنەگرتووە و ئەوان بە شێوەیەکی بێبەرامبەر لە ناو هێزەکانی پێشمەرگەدا شەڕ لە دژی داعش دەکەن. من هاتووم یارمەتی خەڵکی کوردستان بدەم بۆ ئەوەی ئازاد بن. 9 مانگ پێش ئێستا وڵاتی خۆم جێهێشتووە و 3 مانگی لە سووریا دژ بە داعش شەڕم کردووە و ماوەی 6 مانگە لەگەڵ پێشمەرگەم و زۆر ئاسوودەم و شەڕی ئەوە دەکەین کە داعش لە کوردستان نەمێنێ. ژمارەیەک لەو چەکدارە خۆبەخشە بیانیانە پێشتر لە ناو هێزی سەربازی وڵاتی خۆیاندا بوون و وەک بەرپرسە سەربازیەکان ئاماژەی بۆ دەکەن لە ئەزمونە سەربازیەکانی ئەو چەکدارانە توانویانە بەباشی کەڵگوەر بگرن. ئاڵاوشیار NRT قەزای داقووق.